ویسەکانم برا بە ڕێزەکانم یەکێکی تر لەوانەی کە ئەبێ ئێمە وەفامان بەرامبەری هەبێ خێزانەکانمانە بە ڕێزان. وەفا بەرامبەر بە خێزان ئەوەیە کە تۆ شەریعەتی خوا چۆن داوای کردووە ئاوا معاملە لەگەڵ خێزانە بکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتا ئەو ڕۆژەی لە ژیاناما دەستی لە یەکێک لە خێزانەکانی بەرز نەکردەوە. هەرگیز لە ئیسلام نییە و دوورە لە ئیسلام توندوتیژی بەرامبەر بە ئافرەت. هەرگیز لە ئیسلام نییە. نەفرەت لەوەی کە هێنایە ناو مسلمانە. بە حیاتی مسلمان توندوتیژ نییە، چونکە مسلمان وا ئەزانێ هەموو ئافرەتێک یان دایکتە یان خوشکتە یان خێزانتە یان کچتە. بۆیە لە لای ئینسانی مسلمان ئافرەت زۆر زۆر بەڕێزە، زۆر جێی ئیحترامە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ والله حەقە بە ئاوی ئاڵتون بنووسرێتەوە، ئەفەرمێ لەم دنیای ئێوە دووشت لە دڵمان زۆر زۆر خۆشەویست کراوە. بۆنی خۆشەویستە لە لای هەموومان لەگەڵ ئافرەتە. ئافرەت پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئافرەتانی خۆشویستۆ زۆر بەڕێزەوە تەماشای کردوون، هەتا ئاخر لەحەزاتی ژیانی خۆشەویستی خوا هەر ئەی فەرموو موسڵمانان وەسێتتان پێ ئەەکەم چاک بن لەگەڵ ژنانە، هەتا ئاخر لەحەزات. نییە لە وڵاتی ئیسلامە توندوتیژی کە هاتوۆتە وڵاتی ئیسلامەوە لە دەرەوەی وڵاتی ئیسلامەوە پەیا بووەتە، هاتوۆتە ناو مسلمانانەوە. مسلمان بەرامبەر بە ئافرەت بە وەفایە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە پاش وەفاتی خاتو خەدیجە کە خێزانی یەکەمی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، لە پاش وەفاتیشی ئەمەندە بە وەفا بووە حەوری داوە هەر کەسێ هاوڕێی خەدیجەش بووە ئەم بەرامبەری بە وەفا بێ، چاکەی بەرامبەر بکە. هەتا عایشە کە یەکێکە لە خێزانەکانی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەڵاهی خۆتان ئەزان ئافرەت بە تایبەتی دوو ژن و ئەوانە غیرەیان هەیە بەرامبەر بە یەک، هەرچەندێک ئیماندار بن بەس غیرەیەک هەر هەیە، هەر وەکو چۆن دوو برا بەرامبەر یەک غیرەیان هەیە، دوو خوشک لە ماڵێکە بەرامبەر یەک غیرەیان هەیە. ئەو عایشە ئەفەرمێ وەڵاهی هیچ خێزانێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا من غیرەم بەرامبەری نەبوو وەکو چۆن بەرامبەر بە خەدیجە هەمە. ئەڵێ خۆ من هەر خەدیجەم نەبینی بوو، ئەڵێ خەدیجەم نەبینی بوو بە چاوی خۆم، بەس غیرەشم بەرامبەری هەبوو، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە باسیە کرد، ئەوەندە وەفای هەبوو بۆی، ئەڵێ من لە دڵە غیرەمە کرد بەرامبەری. مسلمان ئاوایە بەرامبەر بە خێزان. خێزانێک کە هەموو ژیانی بۆ تۆ تەرخان کردووە، عمری لەگەڵ تۆ بردۆتە سەر، تۆش ئەبێ بە وەفابی. پیاوی مسلمان ڕێز لە ژنەکەی ئەگرێ. هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کچەکانتان بن بە ئینسانی ئیماندار، چونکە ئینسانی ئیماندار ئەگەر خۆشی بوێ زۆر ڕێزی لێ ئەگرێت، ئەگەر خۆشیشی نەبوێ هەر ڕێزی لێ ئەگرێ و زوڵمی لێ ناکە. یعنی من ئەگەر ژنەکەی خۆشم خۆش نەوێ نابێ زوڵمی لێ بکەم، ئەبێ تعدای لێ نەکەم وەکو شەرع چۆن داوای کردو ئاوا معاملەی لەگەڵا بکەم.